My name is Yanis Bechrakis, Reuters chief photographer in Greece. یانی بهراکیس یەکێک بوو لە هەرە وێنەگرە نەخشێنەرەکانی ڕۆیتەرز و زۆرترین حەزی بۆ وێنەگرتن هەبوو کە لە دوای بربەرەکانیەکی زۆر لەگەڵ نەخۆشی شێرپەنجەدا لە تەمەنی 58 ساڵیدا کۆچی دوایی کرد. لە دوای ئەوەی 30 ساڵ بەر لە ئێستا چووە ناو دەستگاکانی ڕاگەیاندنەوە، بەهراکیس چەندین ڕووداوی ئاڵۆز و شپرزەی ڕووماڵ کردووە، وەک جەگەکانی ئەفغانستان و چیچان و بەهێزترین بوومەلەرزە لە کشمیر و هەروەها ڕاپەڕینەکەی میسری ساڵی 2011. لە کارەکانیدا ئەو توانی ڕێزی دۆستەکانی و ڕکابەرەکانی بەدەست بێنێت بەهۆی کارامەیی و ئازایەتی، هەروەها بوو بە پێشەنگی تیمێک بۆ خەڵاتی پولیتزەر لە ساڵی 2016دا. هاوڕێکانی کە کاریان لەگەڵ دەکرد لەم بوارەدا دەڵێن ڕۆیتەرز ڕۆژنامەنووسێکی زۆر بەهرەمەندی لەدەستدا. هاوڕێ و هاوکارانی کە بۆ ماوەی 30 ساڵ کاریان لەگەڵدا دەکرد دەڵێن بەهراکیس وەک گەردەلوول وابوو، بەوەی کە هەموو کاتژمێرێک بە شەو ڕۆژ کاری دەکرد، هەندێک جاریش ئەکەوتە مەترسیەکی زۆر بۆ بەدەستکەوتنی ئەو وێنەی کە خۆی دەیەویست. هەموو ئەو شتانەی بەهراکیس کردی لە ژیانی لێهاتووی خۆیدا سوور بوو لەسەر ئەوەی کە چی ڕوودەدات لەو ناوچانەی کە پڕن لە شەڕ و ناکۆکی و ئەو وڵاتانەشی کە تەنگ و چەڵەمە و قەیرانیان تێدایە نیشانی جیهانی بدات. و ئەو دان بەوە دادەنێت کە هێزی وێنەگرتن لە کاتی چرکاندنیدا وا لە خەڵک دەکا بە ئاگا بێن و تەنانەت ڕەفتاریشان وگۆڕێت. و باوەڕی وابوو کە ئەو کارانەی دەکرێن پێویستە بەرهەمێک بن کە تێپەڕبوونی کات لە بیرەوەریدا کاڵیان نەکاتەوە. بەهراکیس بە بەردەوامی ڕووماڵی ئەو تونند و تیژانەی دەکرد کە لە ئەوروپا و رووسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و ئاسیادا هەن. لەو توێژێکی لەگەڵ ڕۆیتەرزدا گوتی ئەرکی من ئەوەیە چیرۆکەکە بگەێنم، پاشان تۆ بڕیار ئەدەی لەوەی کە ئەتەوێت چی بکەیت. بەدەستهێنانی خەڵاتی بولیتزەر لەسەر زنجیرەیەک لە وێنانەیە کە باس لە تەنگ و چەڵەمەکانی کۆچبەران دەکات بۆ ئەوروپا و دەڵێت ئەرکی من ئەوەیە دڵنیایی بدەم لەوەی کە هیچ کەسێک نەتوانێت بڵێت من ئەوەم نەزانیوە. وێنەکانی ئەو بوون بۆی خەڵات بەدەست بێنێت لە نێو چەندین وێنەی پەیامنێرانی تردا کە لە کۆمەڵگەی جیاواز لە نێو تونند و تیژی و شەڕدا وێنەیان چرکاندووە. ئەوان دەگمەنترین توانا دەستنیشان دەکەن تا جوانی لە نێو شپرزەیی و گوێریدا بدۆزنەوە لە ناو دڵی کارەکەدا بێت. ئەو کۆچبەرانە لە شەڕ و شەوسانەوە ڕادەکەن و بە دوای ژانێکی باشتردا دەگەڕێن لە ئەوروپا. ئەوەی لە پشت منەوە دەیبینن بەلەمێکی تەختەیە کە لەلایەن ئەو پەنابەرانەوە جێهێڵدراوە کاتێک لەو بەری تورکیاوە گەیشتون بە کەنارەکە. هەر لە سەرەتای دەستپێکی ئەم ساڵەدا نزیکەی 600,000 کۆچبەر خۆیان گەیاندوتە کەنارەکانی یونان کە هەمویان بە بەلەمی بچووکەوە پەڕیونەتەوە. هەروەکو کەسانە بوون کە گەشت دەکەن هەموو کەلوپەلێکی گەشتیاریان پێبوو هەروەکەوەی گەشتیارێک دەیکات، بەڵام لە ناوەلەمەکەدا چەندین کەسی بێهیوا دەبینی کە لە شەڕ ڕایان کردووە، بە تایبەتی لە سووریا. سەرەتا کە دەگەیشتن زۆر ترس و دڵڕاوکیان هەبوو، بەڵام دوای ئەوەی کە دائەوەزین و بۆیان دەرەکەوت هیچ مەترسییان لەسەر نییە، پاشان دڵخۆش دەبوون. لەم چەند ساڵی دواییدا بەهراکیس چەندین ساڵی لە وڵاتەکەی خۆیدا بەسەر برد، لەگەڵ ئەوەشدا کاریگەری و تەنگ و چەڵەمەکانی لەسەر ئەو وڵاتانە دیاری دەکرد کە بە لێشاو 100,000 کەسیان کۆچ دەکەن بۆ ئەوروپا.